ئازان و خۆشەویستان هەر لا چەوری دومی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگی تەندروستی باز دەکەین، ئەویش پاراستنی پێسمانە و جوان هێشتنەوەی و هەوڵدان بووی کە پێستمان خراپ نەبێت، پیر نەبێت. بزانین گرنگترین ڕێنمایەکان چین بۆ ژیانی ڕۆژانەمان، هەر لە خواردن و خەو و چوونە بەرخۆر و گرنگترین ئەو ڕۆتینات و ئەو دەرمانانەی کە بۆ پێستمان گرنگن بەکاری بێنین. ئەو گۆرەی تەمەنەکان چی پێویستە بۆ پێست بکرێت، چ بۆ پیاوان چ بۆ ئافرەتان. گفتوگۆی زیاتری ئەم بەرنمەیە لەگەڵ میوانەکەمان دەکەین بەڕێز دکتۆر شێرکۆوەیس، پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری. دکتۆر زۆر بەخێربێن. زۆرێک هەن کاک زۆر پێست احتیمامێکی زۆری پێنیان، ینی لەوانە پارێکی زۆر سەرفکە لە زۆرشتی دیکە ئۆتۆمبیلەکەی، ینی مەناعەتی 50 ڕقە زەرورکە، بەڵام بۆ نمونەمەیانی نایەت کۆمەڵی تۆزە پارەش لە پێست و لە خۆیان سرفکە تا چەند گرنگە احتیمام بە پێستمان بترێت. بەڵێ خۆی کاک دانیار پێست بڵێ وەکو پێناسە زانستیەکەی واز لە جوانکاریەکەش بێنە گەورەترین ئەندامی جەستەیە، یاری لە هەموو ئەندامەکان لە درۆ گورچیل و تەنانەت مێشکش گەورەترا بڵێ بە قەبار و بە ڕوبەریش بێ کە ئەندامەکانی ناوە ئەپارێزێ، ینی وەکو پرۆتێکتی فاکتەرێک، وەکو دیوارێکی بەرگریکار وایە لە دەرەوە. ئێمە نایڵ ئەندامەکانی ناوە تووشی کێشە بێت، تووشی بەکتریا بێ، ڤایرۆس بێت، تەنە بێگانەکان بێت، تەپوتۆز بێ، تیشکە زیان بەخشەکان بێ. لەبەر ئەوە پێست یەکەم پێش جوانکاری بۆ تەندروستی مرۆڤ گرنگە. ئێمە کە باسی پێست دەکەین لە زۆر بەرنامەیە بڵێ زیاتر بەرەولایانی جوانکاری، بەڵام وا باشە ینی کە بینەران ئەوە بزانن کە پێست لە ڕووی تەندروستیەوە زۆر گرنگە لە ئەندامەکانی ناوەوە، زۆربیان بۆی پێستەوە ئەپارێزرێن. کۆمەڵێک فرمانی هەیە لەوانەوەکو تقریبا ڕادێتێرێک وایە، چۆن ئێمە بڵێ بیلاتەش سارەمانێ بڵێ فێنکەرەوەیە کە بۆ مەشینی سارەکە و ناڵێ سارەکە گەرم بێ و بە تاوی بزوێنەرەکە ئیشی خۆی بکە. پێست هەمان دەورە بینێ، لەگەڵیشیا وەکو فلتەرێکی ژوایە، کۆمەڵک ماوادی زیان بەخش و خوێ و کانزاکانیش عادەتەن لە ڕێگەی پێستەوە لە ڕێگەی ئارەکردنی ڕۆژانەمانەوە ئەچنە دەرەوە، عادەتەن هاوسەنگی خوێ لە جسمانە ئەپارێزێ. لەگەڵی شاوەکو باسمان کرد ڕێگری ئەکالەوەی کە پێستمان بۆ نەپێش ئەوەی کە تەنێکی بێگانە بەر ئەندامەکانی ناوە بکەوێ، سەرتا بەر پێستمانەکەوێ، پێستمان ئەڕوشێ، پێستمان بڕینارە بێت، پێستمان تووشی التیا ببێ، نایڵێ خۆی کاوە قوربانی ئەندامەکانی ناوە، پێست خۆی چاکاتەوە وردە خانەکانی دروست دەکاتەوە بۆی ئەندام ئێمە لاشێکی ساغمانێ. بەنسبەت ئەوەی کە گرنگیدان بە پێست بیزەبت وایە، ئێمە خەڵکێکی زۆرمانەیە تەنانەت بۆنە گرنگی بە جۆری بۆ یەکەی قژیە بە جێڵەکەی ئەدا بە مەیگاپەکەی یا لە خانمان عادەتەن بە سارەکەی وەکو جەنابەت وتت یا بە کۆم جلوبەرێک ئەمانە قەیناکە پێویستن حەقی خۆیەتی، بەڵام جەستەی خۆمان زۆر لەو شتانە پێویسترێکە لە دەروی خۆیەتی، یعنی بۆنە پێستمان لە سارە زەروترە، پێستمان تەنانەت لە خانوەکە زەروترە، پێستمان لە ناو ماڵەکە زەروترە، پێستمان لەوە زەروترێکە چ جۆرە مێگە پێگەکەیت و یانایکی کەمە لە کۆتایی شەلاوانەی بەزیان بۆ پێستەکە بشکێتەوە. گرنگیدان بە پێست واتە گرنگیدان بە تەندروستی جەستەمان بە شێوەیەکی گشتی و گرنگیدانی کەسەکانیش بە جوانی و یا جوانکاری پێست عادەتەن ئەمە بەشێکە لە وەشاری کەسەکە، بەشێکە لە تێگەشتنی کەسەکە بۆ دنیابینین و هەم لە ڕووی دینیش و هەم لە ڕووی ئەوەی کە لە ژانیشا چۆن بتوانێت کات لەسەر بەرێ. باشە کاگتۆر ئەسا کۆزانینە ناو وەرزی هاوین داین لەوانەیە پێست زیاتر کاریگەر بێ بە پلەی گەرما و ئەو وشکبوونەوەی کە ڕووتی ئەکات. ئایا پێویستە چی بکرێت لەم وەرزەدا بۆ ئەوەی پێستمان بە شێداری بهێڵینەوە هەمووش بە جوانی بهێڵینەوە؟ بەڵێ کۆمەڵێک ڕێنمایی هەیە بە تایبەتی بۆ ئەم وەرزە. وەرزی ئێستامان خۆتان نەزانن وەرزێکی گەرمە، وەرزێکی وشکە، بە تایبەتی ئەم ماوەیە کە بەرزترین پلەکانی گەرما لە هەموو بڵێ شارەکان تۆمار کراوە. یەکێک لە ڕێنمایەکان ئەوەیە کە ئەگەر زۆر پێویست نەبێ، هەر زۆر سادەیە بەم کەزەکرێت نەچیتە دەرەوە پێویست نەبێ، ینی ڕۆتین ڕۆژانەمان کەمکەینەوە ئەوەی کە پێشووتر لە بەهارایە لە پاییزا کردومانە. ئێستا لەم گەرمایە بە تایبەتی لەم گەرما بەرزە ئەوانە کەمکەینەوە. لە کاتی چوونە دەرەوەمان عادەتەن دژەخۆر بەکاربێنین، شەپقەی تایبەتی هەیە بەکاریبێنین، جلەکان عادەتەن کاڵ بێ، وەکو من ئاوا نابێ ڕەش بێ، ئەو من مخالیفاتم بۆ لەبەر گەرماکە یاوین.
هەرچەند من بۆ نەبەست لە ناو سارەکەاتم بۆێرە بەس من بە تایبەتی بۆوانە قسەکەم کە ئیشیان لە دەرەوە زیاتریشان لە دەرەوە بڕێکی زۆر شلەمەنی بخورێتەوە عادەتەن میوە هاوینیەکان بە ئام سوودیانەیە بۆ ئەم وەرزە ئەوانی کە لە مەرزە هەیە بەردەستیشە کۆمەڵێک سەوزای عادەتەن بڵێ وەکو سپێنا و قەرنابیت و تەماتە و ئەوانە کە لە زەڵاتەکانمانە زیا بکرێ وەکو دژەخۆر عادەتەن سروشتی کارەکە نەمانە خەوێکی کەسەکە خەوێکی ئارامی زۆر باشی هەبێ کەمتر لە 6 بۆ 7 ساعت نەخەوێت لە 24 ساعتەکە چکە وەکە خەوێکی باشەوەیە کە مێشکێکی کۆنتترۆل دروستەکەەوە ئەکە پێستە زیان کەوتەکان چکە هەندێ ڕوشان یانێ برینی پێستەیە پێڵەن مایکرۆ ئەبرێژن ئێمە بە چاوی ئاسایی نایبینین بەردەوام لە پێستمانە ڕۆدا بە تایبەتی کە تیشکێکی زۆری یا گەرمی بەرپێستمانەکە بە تایبەتیش کە زیان بەخشە سەروەنە و شەیەکان ئەلتراڤایۆلەت ئەی ئەلتراڤایۆلەت بیش واکە ئەمە زیاتر کە مێشکمان هادی بوو لەسەر خۆ بوو مێشکمان باش خەوت بوو باشتر ئەو خانە مردوانە یا ئەو خانە زیان لێکەوتوانە چاکاتەوە دوورکەوتنەوە لە دووکەڵەکان عادەتەن جگەرەکان یا ئەوانەی کە بە هەموو شێوازەکانیەوە ئەوانە واکەن پێستمان زیاتر کۆلاجین و ئیلاستین کە ئەمانە ئۆکاری بە جوانی و یا بە گەنجیەشتنەوەی پێستن ئەمانە بەکارنێت وا بکرێ ئەوانەی کە کحول ئەلکحول بۆ نمونە ئەلکحول زیانێکی ڕاستە خۆی بۆ پێستمانێ واکە پێستمەکەمان وشک بێت بڕێکی کەم شلەمەنیە ئای بۆ پێستمان بسێ خانەکان زووتر بمرن زووتر پیر ببن گرنگیدان بە یاریە وەرزشیەکان عادەتەن ئەوە هەم بۆ قەلەقی و مێشک باشە هەموو ئەکە جستێکی تەندروستیشمانە بێ لەگەڵ ئەوانەی کە زیاتر پێستیان حساسە یا وشکە یا زۆر چەورە ئەبێ لە ژێر ڕێنمایی پزیشکە کۆمەڵک ڕێکاریان ڕۆتینی ڕۆژانە بێ بەکاری بێت. کاک زۆر وردە وردە لە چ قۆناغێک و لە چ تەمەنێکە ئیدی وردە و دە گرنگە گرنگی بین بە پێستمان ئەو ڕۆتیناتانە ئەو پێداویستیانی کە بۆ پێست گرنگن گرنگیان پێ بێت لە چ تەمەنێکە وردە و دەیتر مرۆڤ دەبێت ئاگاداریت پێستی بێ خۆی کاک دانیار ئێمە بڵێ لە بواری هوەری بڵێ ئەوەی کە متابعمان کردوڵە ئێمە گەنجی پیرمانی و پیری گەنجیشمان نییە یعنی بەڵام ئێمە لە تۆ بەعکسەوەیە ئێمە گەنجی پیرمانەیە پیری گەنجیشمانەیە یعنی کەسەکە خۆی ئەتوانێت تقریبان لە دوای 20 ساڵی وردە نیشانەکان دەست پێەکان نیشانەکان چکە گرۆ هۆرمۆنی گەشە نامێنێت لە جستای وردە ئینسان بەرەو پیری ئەڕواترەوە تۆ ڕێگری لە پیری ناتوانانی بگری ئەو پێی بەجینەوەیە کەس ناتوانێت بڵێ من پیر نابم بەڵام ئەتوانی دوای خەی ئەتوانی نیشانەکانی پیری عادەتەن زۆر با ڕوخسار و یا بەجستەمانەوە دەرنەکەوێ یا ئەتوانی بە شێوەیەک لەگەڵ پیریا خۆت بگونجێنی کە ئەتیادی بۆ نمونەوەکو تەمەنێکی گەنج ئاڵچ و کەوت کرد و ڕفتارکەی هەم لە ڕووی وزەشەوە هەم لە ڕووی ڕوخساریشەوە چکە پرۆسی پیری عادەتەن پرۆسی کار پەیوەندی بە پێستەوە نیە پەیوەندی بە هەموو خانەکانی جەستەمان و ئەندامەکانی تریشەوەیە تۆ ئەوانەی پێست تا ڕادەیەک بۆنەکە لە دەرەوەیە کۆمەڵێک کاریگەریە زیانبەخشەکانی ژیانی ڕۆژانەمان و ڕۆتینی و عادەتەن پیسبوونی ژینگەی دەوروبەرمانەوانە ئەتوانی کە ڕێگری لێ بکەی ئەتوانی خۆراکەکانمان زیاتر سەحی و تەندروست بێ ئەتوانین شەکر لە خواردنەکان کەم کەینەوە چوە ئەم بە تایبەتی شیرینی و مادە شەکرەکان واکە پێستمان زیاتر تووشی برین ببێ تووشی لە ناوچوون بێ لە کۆتا چرچولۆچەکان زووتر دەرکەوێ ئەو ڤیتامینانە بەکارێت عادەتەن لایەن پزیشکی پسپۆرەکە کەسێک ڤیتامین عادەتەن دی کەمە کەسێک ڤیتامینەکانی تریکە مەوەستی پێکە هەست بەبێت تااقەتێکە زوو سەردانی پزیشی بکە یعنی بە کورتەکەی ئێمە ئەتوانین ڕێگری لە پیربوون بکەین بە شێوەیە کە دوای بخین نەگەوەی کە بڵێن ئیتر ناتوانانی کەسەکە پیر ببێ. باشە دکتۆر باسی دژەخۆرت کرد ئایا دژەخۆر دەکرێت لە چەند ساڵیەوە بەکاربهێنرێت وە پێویستیشە لە ماڵەوە دژەخۆر بکرێت بە ڕۆژە؟ خۆی لەنیاخان دژەخۆر بابەتێکە پەیوەندی بە تەمەنەوە نییە ئیتر هەر لە تەمەنی مناڵیەوە کە کەسەکە پێی ئەگرێت و ئەتوانێت بچێتە دەرەوە خۆر بەری ئەەکەوێ ئەبێ دژەخۆر بەکاربێنێت چکەمە دژەخۆری مناڵانی شێت دژەخۆری گەنجی شێت دژەخۆری بە تەمەنی شێ ینی ئەوە بۆ هەموو تەمەن و ئاستە جیاوازەکان ئاتەن ئێمە دژەخۆرمانێ بەڵام بەنسبەت بەشی دومی پرسیارەکەەوە ئایا ئەتوانێت لە ماڵەوە دژەخۆر بەکاربێنێ کەسەکە گەر ماڵەکەی بە شێوەیەک نەبێ ڕووکاری خۆر نەبێ وەکو ئێرە سێبەر بێ عادەتەن خۆر بە ئاسانی نەتوانێت بە ماڵەکە بگا کەسەکە خۆشی نەخۆشی نەبێ بۆ نمونە تووشی ماڵە نەبوو بێت تووشی پاڵە نەبوو بێکە لەژێر چارەسەر و وەنە
فڵۆ بە متابعی پزیشکیا بێت ئەوە لە ماڵەوەی پێویست ناکە ئێمە ناکرێ بۆنەوە پزیشکی شتەکەەوەە لەسەر هاوڵاتیان لەسەر خەڵک خۆرسکەین نتوانێت کە دژەخۆ وای لێ بکەین لەبەر چاوی خێن و بڵێن لە ماڵیشەوە بێ بیکەیت و لە دەرەوە بێ بیکەیت و لە ژوورەوە بیکەیت و لە شاوە بیکەین نەکەێت دژەخۆر بەس لە کاتی دەرەوە ئەوە پێویستە کە تۆ ئەچیتە دەرەوە بە تابەتی لەو کاتانێکی خۆر بە دەرەوەی بێگمە کاک دکتۆر حتمما هەمیشە بەردەوام هەروایە خانمان زیاتر گرنگی بە پێستیان دەدەن و دەیانەوێت ئەو شتانی کە هەن بۆ جوانی و پیر نەبوونی پێستیان بیکەن تا چەند پیاوانی ژاگەداری پێستیان بن و ڕێنمایی چیە بۆ پیاوان کە بە شاز لە شازەکان پیاوانە پێستی خۆیان بپارێزن وەی کاک دانیار کاتی خۆی ئێمە من بیرمە تقریبن 8 ساڵێک پێشێستا هاتن کە بۆ پیاوان لە عیادە بێ لە خەسخانە بێ کاتن بەلامان ئەمان و دژەخۆر بکە ینی سڵکردنەوەیەکە بووان دوکتۆر وڵای ئێمە بەدەموچاومانەوە دیارە میکاز ناکەین ینی خەڵک ینی ئەو هۆشارە تەندروستی زۆر نەبوو زانی بۆنە تەنان دژەخۆری شەر مەیگەپە میکازە بەڵام بە خۆشحاڵی و ئێستا پیاوانیش بۆنە گرنگی بە پێستیانێن گرنگی بە ڕوخساریانەدەن دژەخۆر بەکارێنن خۆیانیان داوای ڕۆتینی ڕۆژانەکەن وەکو خانمان ئەوسا پلازما و میزۆ و پاکردنەوەی پێست و ئاتەن لە سنتەرەکان یا لە کلینیکان ئاتەن بەس خانمان بە زۆری هاتن لە ساینەوە پێنجی خانمان بەڵام ئێستا توردەوردە پیاوانی شتێکەوە خەریکە شتەکە ڕێژەکە یەکسانە بێتەوە یعنی هۆشارێکی تەندروستی جوانکاری پێست لە ناو پیاوانی شالە ئایبەنیە کاک دکتۆرانیە نا ئەمە شتێکی ئایبەنیە تۆ ناچی دانیشی کە بە بۆ بکەن ئامەیگەبکردن یانێک پیا و پیاوە ئافرەتیش ئافرەتە ئەنی دیارە ئەوەی کە بۆ پیا و گونجاوە چییە دیارە ئەوەی بۆ ئافرەتیش گونجاوە ئەوە خۆیان نەزانن خانمان لەبەرەوە ئێستا زۆر تقریبان ئاسایی بێتەوە عادەتەن بۆ لەیزەری لابردنیم و ئەو سابەس عادەتەن ئافرەت ئاهات بەڵام ئێستا پیاوانی ژێن بە سەر ڕوومەتیان بۆ پژملیان بۆ ژێرملیان عادەتەن بۆ ئەو شوێنانی کە خۆیان پێی ئیزعاجن عادەتەن یاوەکو چارەسەر زۆریان هەیەن بۆنە نازور لە کۆمەڵێک ناوچەی هەستیاریەت هاتن بۆی مووەکانیەوە یەن بە لەیزەر لایە بن یعنی ئەو سڵکردنەوەی نەماوە ئەو شەرمە نەماوە هاتنە ناو پیاوانیش سەردانی کلینیکە جوانکارێکان بکەن سواز بەخوای گەورەکە ینی بۆنە هۆشیارێکی تەندروستی لە ناو پیاوانیشە بەربڵاوە باشە دکتۆر لە مۆرزایەوە کۆزین تیشکی خۆر زۆر بەقواتە و وەلەوانەیە هەنێک کە سوتانەوەیان بە تیشکی خۆر بۆ دروست بێت ئایا پێویستە لە کاتی سوتانەوە بە تیشکی خۆر چی بکرێت و چۆن چارەسەر بۆ ئەم پێستەی خۆی بکات ئەگەر لە ماڵەوە بێت خۆی ئاتەن تیشکی خۆر بۆی سوتانەوە بۆی تیشکی خۆر و ئاتەن لە ماڵەوە نابڵێ کە کەسەکە لە دەرەوە بێ ناوەسم چارەسەرەکەی لە ماڵەوە بەڵێ ئاتەن لە سەیرانیان لە دەرەوە زۆریت بۆ لامان ئەوانە ئەو جۆرە سوتانانە هیچ لەوە چێ بۆنە ئەو کەسە لە دەرەوە یا لە سەیران بێ شتێکی ئەو تۆی لە بەردەستانە بێ وەکو چارەسەری پزیشکی هیچ نەبێ ئەتوانێت لەو کاتە تۆزێک ئاوی سارد بەکار بێنێت چکە لەگەڵ هەموو سوتانێکە ڤەیزۆدالێتیشن یان کردنەوەی بۆ ڕێخوێنەکان زیاکە خوێنێکی زیاتر بۆ ئەو ناوچانە ئاچێت لە کاتی هەستیاریشە بە هەمان شێوێ عادەتەن ناوچەکە ئاوسان و سووربوونەوە دروستە بێت لەو ناوچێ ئێمە بۆی ئەم ئاوە ساردەوە یا بۆی ئەو کەمامە ساردەوەکە بەکارێنین ئەو ڤایزۆدالێتیشنە کەمەکەینەوە ئەو فراوانبوونی بۆ ڕێخوێنەکان کەمەکەینەوە ئەو سووربوون و ئاوسان ئاتەن کەمەکەینەوە ئەگەر زانیشمان سوتانەکە بە شێوەیە کە کەسەکەی ئیزعاج کردووە لەو کاتە ئەتوانێت زەیتی زەیتون یا هەر جۆرە زەیتێکی تر بێ یا بۆنە کرێمی مرەتەب بێ بەکاری بێنێ عادەتەنەوە سوتانەکە ڕێژەکەی زۆر کەمەکات کەکتۆر هەیە ماست بەکارێنێ مش ممکنە خۆی ئەزانی ماستەکە دانیار لەوە چێ بۆنە کاتی خۆی هەروەکو ئەو کەمامە فێنکەرەوەی گواب بێ سەواڵ و شت نەبوو بێ بەکاریانێ نابێ ئیژنا ماست خۆی ئەگەر زۆر مابێتەوە لە گەرمایە بڵێ زۆر ترشتون دەرەچێ بۆنەوەکو تیژە بێ بۆ پێست ئاتەن پێستەکە خۆی لەوانە پێستەکە سووتێ نزیان بە پێستەکە بگەێنێ لەوانە هێرۆکو فێنکەرەوە بەکاریان مێنابێ کاتی خۆی بۆنە لە دەشت و دەر کەسەکە ئەمووی ئاتەن بۆ سەیران وشت نەچووە بۆ گژوو گیاو بە دروێنەوە بۆ ئیشی دەشت و باخچووە پێستی چڵکن بووە پیس بۆ ماستەکە پاکترە لە بۆنە هەر شتێکی تر عادەتەن کە ئی خاتە سەری وەکو پاکردنەوەیەکیش لەوانەیە بەکاریانێ نابێ ماوادێکی تاقیمی تیا هاتن لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێ بەڵام وەکو هۆکار ئەوەی کە لە ساسە بۆ زانستی پزیشکی بۆ سووتان هۆکارەکەی سوودەکانی بەتەواوی نەزانراوە تا ئێستا بڵێ چۆنە لە چڕوویەکەوە وەنە سوود بە سووتانی پێستمانەگەیەنێ
تا ئەو کاتەی بەنسبەت بڵێ کۆنتینویشنی وڵی چۆنەڵی ڕێخستنەوەی پرسیارەکەی لە نیاخان تا ئەو کاتێک کەسەکە ئەگاتە ماڵ یا شوێنێکی بۆ تەندروستی یا خستخانەیەک یا کلینیکێک ئەو کاتە پزیشک بە پێی حاڵەتەکانی ئەو سووتانە چارەسەرەکە ئێمە حاڵەتمانە بووە لە تەواوی بینیومە بە هۆی تشکی خۆرەوە هەستیارەکی ئەوەنە بەهێز بۆ ئەمە داخڵمان کردو عیلازمان بۆ کردو کردوانە بە نەخۆش خستخانە ئەنیان کەسێ ئەوەنە تووشی هایپۆتێنشن یا دابەزینی زەخت یا فشاری خوێنە بێ زۆر لەو کاتە بێ فریای کەویانی خەتەریان لەسەر ژیانی کەسەکە دروستەکە هەنێکیشی ئێمار بە کرێمێک مەڵحەمێک حەبێک ناگاتەوەی کە کانولایەک یا ئاوی گۆڵواسیە دەرزێکشی لێبێ چارەسەر بێ تر ئەو بە پێی قۆناغەکان بە پێی ستێک لە ئەخیرە بۆ نە پزیشکەکەش بڕیارەیە بەڵام وەکو شتێکی سەرەتایی وەکو جەنابەت فەرموود بۆنە چی بکرێت لەو کاتەیە عادەتەن ئەو ڕێنمایان لە جێبەجێ بکرێ باشترە کاک دکتۆر یەکێ لەو شتانەی بۆ پاراستنی پێست ئەوەیە کە بەتابێت لە نێو گەنجاندا هەیە پەڵە و زیبکەیە چۆن خۆمان پارێزین لە پەڵە و زیبکەوە گرنگترین ڕێنمایەکان چین هەل لە خواردن هەم لە ڕۆتیناتی ڕۆژانە هەم لە خەو ئەمە تا چەند گرنگن تۆ چۆن بە دووربین لە دروستبوونی پەڵە و زیبکە بەڕووسامان بەڵێ خۆی زیبکەکردن تا ئێستا هۆکارەکەی لە سایاسە نەزانراوە تقریبا لە سا 50 نیوی ئەزانرێ بۆی چیەوەی هۆکارەکانی ئێمە لە هەموو تەمەنەکان ئاتەن زیبکە ڕۆیە لە تەمەنی 30 ساڵیش کیسمان بینیوە نەخۆشمان بینیوە هاتووە زیبکی کردووە لە 30 ساڵی بینیمانە مرایەکی ئەوەی چەموکمانەوە ئەزانین زیبکەمان کردووە بەڵام کێشەی زیبکە لەوایە نیە کە زیبکەکە دەرەچێ و تۆزێ ناشرینەوە دوای فترێکەمە توانین عیلاجی بۆ بکەین چارەسەری بۆ بکەین یا بە عیلاجی جاری وایە چارەسەر بێ کێشەی زیبکە ئەوەی عادەتەن پاژماوە جێڵێ لە دوای خۆیە لە هەنێک زیبکە هەیە عادەتەن زیبکەش دووسێ تایپی با من زۆر نچمەناو تەفاسیلەوە بەڵام تایپێکیان ئەوەی کە زۆر قوڵە لە ژێر پێستا ئەوە ئاسەوە یا چاڵی چۆڵی جێڵە یا پاڵا جێڵێ لەبەرەوە ئێمە لەوە ئەترسین ئەو چاڵی چۆری ئاساواری زیبکانە چارەسەریان زەحمەتە ئێمە تەنانە لەم سەردەمە پێشکەوتنی ئێستا کە زۆرترین ئامێری لەیزەری چارەسەری هەیە ئێمە زۆر جار ناتوانین لە سایاسە ئەو شوێنکاری زیبکانە چارەسەر خۆی دەستکاریەکە تا چەند خراپە بۆ خۆی دانیارگان دەستکاریکردنی زیبکە بە هەموو شێوازەکانی خراپە بە هەموو شێوازەکانی خراپە نابێ زیبکە دەستکاری بکرێ بەڵام وەکو جەنابیشت فەرموو ڕۆتینی ڕۆژانەش عادەتەن دەورە بینێ پاکەرەوەی ئێستا زۆر باش و ڕێکوپێکێ بۆ ئەتوانێت زیبکەکان کەم کاتەوە ئەتوانێت خواردنەکانی هەنێک زیبکە هەیە ئاتەن پێوەندی بە خواردنەوەی وەکو ڕۆتین باسیکەین وایە بە چەوری من خۆم بەحسێکم کرد لە زیبکەی وایە بە چەوری وایە بە پەنیری وایە بە گۆشتی سوور تەنانە بە گۆشتی سپیش تا ڕادەیەک ینی ئەمانە خۆی ئەبێ وەکو چۆنەڵی خۆی دکتۆری خۆی بێ بزانە لە چ حاڵەتێکە یا بە چ خواردنێکە زیبکەکانی زۆر زیاکە ئەوە کەمتر بەکارێنێ چکە بۆنە هۆکارەکانی عادەتەن لە کەسێکەوە بۆ کەسێکە گۆڕە لەوانێ من بەس بە گۆشتی سوور زیبکە بکەم تۆ لەوانێ بەس بە پاقلا و شیرینی بۆن لە نیاخان بەس بە گوڵە بڕۆژ ئەمانە بە پشکنی دەرەکەوێت کەسە بیکات هیچ پشکنینێگەیە پشکنینی تایبەتیمان نییە بۆ ئەوە هەنی بەداخەوە کە ئێمە بڵین ئەستیارەتی هەیە توانین پێت بڵین تۆ کەسەکە خۆی زانێ وردە بەڵام کەسەکە بەپی ئێمە کە پرسیارمان لێ کردو عادەتەن لە بەحسا کەسەکە ئەڵێ بەڵێ من وایە هەر کاتێک من پاقلام خواردە سیرەکەم بۆ بەیانی زیبکەم دەرکردووە یان بەڵێ وایە کە ئەو ڕۆژێ گوڵە بڕۆژەم خواردووە سیرەکەم بۆ بەیانی زیبکەم دەرکردو ینی کەسەکە خۆی ئەزانێ چی کردو بە چ ڕۆتینێکی ڕۆژانەیە بەچێ خواردنێک زیبکە زۆر دەرەکە وایە ناڵێت چەوری بەزەڵە بە لەفەی دەرەوە زۆر وانە زیبکەکەم ینی هەموو هۆکارەکان خۆیان کەسەکان ئەزانن عادەتەن بۆ بەنسبەت پەڵەشەوە عادەتەن پەڵە خۆ پاراستن لە پەڵەوەی کە زۆربەی زۆری عادەتەن بۆی تیشی خۆرەوە دروستە بێ و لە خانمانی دووگیانە عادەتەن بەهۆی تێکچوونی هۆرمۆنەوە ماڵە خۆمان پێڵین ماڵە دروستە بێ لەبەرەوە ئەوەی خانمان زۆر ناتوانانی ڕێگری لێ بکەیت توانی چارەسەری بکەیت ئەوەی پیاوان و ئەوەی کە کچانیش جگە لە دووگیان عادەتەن ئەتوانێت ڕێگری لێ بکە بۆی بەکارهێنانی دیژە خۆر وەکو ڕێنمایەکانی کە لە گەرمایە باسمان کرد جێبەجێ بکە ئاتەن پەڵە دروست نابێ ئەوانەی کە پەڵەشیان دروستە بێ ئێستا سپاس بخوا لەم سەردەمایە بڵێ زانست زۆر پێشکەوتووە عیلاجی باش چارەسەری باش هەیە هەم بە دەرزی هەم بەکرێم هەم بەتوانی لە ڕێگەی لەیزەریشەوەمە چارەسەریان بۆ بدۆزینەوە دەست خۆش سپاس بۆ دکتۆر شێرکۆی پزیشکی پسپۆر و پێستە جوانکاری کە لەم تەورە لەگەڵمان سپاس زۆر سپاس بۆ ئێوە سپاس دکتۆر گیان کێشای خۆ بەخێر بێت